دیارە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەنگ و ناڕزاییان بەرز بووەتەوە بۆ هۆی خراپی خزمەتگوزاریەکانەوە بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردووە توانم بڵێم لە 2013 و 14 تا ئێستا بەگشتی پرۆژە خزمەتگوزاریەکان ڕاگیراون بەڵام هەندێک ناوچە هەن کە زۆر جار ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیان پێدەوترێت ئەمانە زیاتر بە جۆرە لە جۆرەکان پشتگوێ خراون لەلایەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوەڕێیان لێ ناداتەوە لە دیوێکی دیکەش عێراق فەرامۆشی کردوون یەکێک لەو ناوچانە لە نمونە دووس خورمات و کفری هەموو ئەم ناوچانە لەوێ خراپ پشتگوێ خراون لە قەزای کفری تازەترین کات کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کەمپینێک پێکێنراوە بۆی کە ئاوەڕێکی جددی لە کفری بدێتەوە لە سکتەر و بابەتە جیاوازەکاندا لە دیوی خزمەتگوزاریەکاندا لە دیوی کەرتی پەروەردە لە تەندروستی لە ینی ئەو خزمەتگوزاریە سەرەتایانەی لە ئاو و کارەبا و ڕێگەوبان و هەموو ئەمانەی کە هەیە بە گشتی فرامۆش کراوە کفری بۆ ئێمە لەم تەوەرەی بەرنامەی یەکەمی پەیامی ڕۆژ بە پێویستمان زانی قسە لەسەر ئەم کەمپینە بکەین کە بزانین ئەم کەمپینە بۆچی ڕاگەێنراوە داواکاریەکانیان چی و چین لەم بارەیەوە میوانێکی تایبەتمان دەبێت لە کفری کەویش بەڕێز کاک چالاک سەعید سەرپەرشتی یەکێک لە سەرپەرشتیارانی کەمپینەکەی کاک چالاک سڵاوی خوای گەورەت لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەم کەمپینە بناسیێنی زیاتر چییە ئەو بۆچی پێکتان هێناوە بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله پێشەکی سپاسدانەکەین بۆ ئەم چاوپێکەوتنە ئێمە ماوەیەکە هەڵماندا بەڕاستی کەمپینە دروستکەین بۆ وەرگرتنی مافە خوراوەکانی شاری کفری کە ئێمە دەست پێشخەریمان کردووە سپاس بەخوای پەروەردگار برایانمان لە یەکگورتوو برایانمان لەنەوەی نوێ هاتنێتە پێشەوە لەگەڵمانە و ئینشاءڵڵا ئێمە ئەم شەو دانشتێکی فەرمیمان هەیە و کەمپینەکە بەڕەسمی باسەکەین بۆ هاونیشتمانانی شاری کفری زۆر باشە کاک چالاک ئەگەر بکرێ و لایەنانی کە کفری فرامۆش کراوە تێیدا شەبابەتێکن زیاتر و ئەرکی کێ ئایا حکوومەتی عێراق یا حکوومەتی هەرێمی کوردستان کامیان زیاتر ئەرک و بەرپرسیارەتی دەگرێتە ئەستەوە لە ڕابردووشدا کامیان زیاتر ئاوەڕیاوەتەوە لەو ناوچەیە من تەسەوڕەکەم گەورەترین ستەم لە شاری کفری کرا بەڕاستی لەلایەن حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی گەرمیانیش هەر هەمووی بە بەڵگە و بە دۆکۆمنت باسەکەین ئێمە تەنها بەس باسی ئیدارەی گەرمیانەکەین ئێمە بەڕاستی وەکو شاری کفری زۆر غەدرمان لێ کراوە لە ناوی ئیدارەی گەرمیان کە بەڕاستی ئیدارەی گەرمیان ئێستا دوای 16 ئۆکتۆبەر تەنها بەس قەزای کەلار و قەزای کفری هەیە پێشەوەش قەزای خانەقینی لەسەر بووە قەزای چەمچەمای لەسەر بووە قەزای دەربەندیخانی لەسەر بووە بەڵام هەرزوو قەزای دەربەندیخان دەرکی بەو ناعەدالەتی و زوڵمەی کردە لە ئیدارەی گەرمیان زوو جیا بووە هەروەها چەمچەماڵ پاشانیش ئیدارەی گەرمیان خانەقینی لێ دابڕا لە دوای 16 ئۆکتۆبەر ئەوەی کە ماوەتەوە بەس ئێمە ئێستا ماینێتەوە وەکو کفری لەگەڵ کەلار کە دوو قەزای سەر بە ئیدارەی گەرمیانە ئێمە بە هەرچی پێوەریەکەین ئیدارەی گەرمیان نازانین بەچی پێوەرێک بەڕاستی ئەو داهاتانە ئەو پرۆژانە ئەو دەستکەوتانەی گەرمیان دابەشەکە نازانین بەچی پێوەرێک بەڕاستی بە هەرچی پێوەرێک لێکێ دەیتەوە یعنی یەک بەدەیە یەک بۆ کفریە دە بۆ کەلارە ئەگەر لە ڕووی ژمارەی دانیشتوان بێت ئەوەی کە من ئێزانم سنتەری کەلار و دەوروبەری 250,000 نفوسە بەڵام کفری 60,000 نفوسە یعنی یەک بە چوار ئەگەر لە ڕووی ئەوە بێ کە کۆمەڵێک ناحەیە کە سەر بە کەلارە 3 ناحیە هەیە کفری 4 ناحیە هەیە ئەگەر سەبارەت بەوە بێ یعنی وەکو ڕووبەری ئەرزی کەلار خۆی لەدا لە 1900 کیلۆمەتر مربع بەڵام کفری خۆی لەدا لە 2110 کیلۆمەتر مربع یعنی ئەمانە کۆمەڵە داتان بەڕاستی ئێمە بە دوواداشتمان کردە لەسەری و پێویستە جانبی پەیوەندیدارکەوە ئیدارەی گەرمیانە ئاوڕێک لەو ناعەدالەتیە جایەکتر بداتەوە و ئێمە الحەمدوللا کۆمەڵێک شت هەنگاو باشمان ناوە و لەم ئاخیرەش سەردانی مامۆستا عەلی باپیرمان کرد بە سوپاسەوە لێرە ئێمە سوپاسی مامۆستا عەلی باپیرەکەین بەڕاستی زۆر نیگەران بوو لە پەرەوەستکردنی شاری کفری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ئیدارەی گەرمیان زۆر باشە پێشەوەی کە بچینە سەر و بابەتانەی کە ئێوە دەتانەوێت لەوەی کە خزمەتتان بکرێت بە پرسیاری ئەوە بکەم ئایا لەو بەراوردانەی کە ئێستا کردێت قەزای کفری و ناوچە سنوورە دیاریکراوەکەی کفری هیچ دەوڵەمەندە بە بیری نەوتەوە چکە توزانم گەرمیان ئەمڕۆ دەوڵەمەندە بە چەندین بیری نەوتەوە وەروەها سامانی سروشتی دیکەوە
بەڵێ بەتەمەن بەداخەوە یاسای سندوقی داهاتە نەوتەکان و ئەوانەمان هەیە کە لە 2015 ئەو یاسا دەرچووە لە بڕگەی نۆ باسیەوە کە هەر قەزایەک ئەگەر نەوتی تیا دەنهێنرا $2 پترۆدۆلار ئەدرێت ئەو قەزایە. ئێمە لە 2015ەوە نەوت لە گەرمیان دەرەچێت لە کارتی سەرقەڵای 1 و 2 3 بە ئەترافی گازپرۆم کە سەرپەرشتی ئەو کێڵگانەکە تا ئێستا 2000 تەنی نەوتیان دەرکردووە، هەر تەنێکیش 7 بەرمیلەکە، واتە 12 حسابێکمان کردووە تەمان ئەکاتە $24 ملیۆن ئەگەر بەو یاسایە بێت کە پەرلەمان دەریکردە لە 2015 پترۆدۆلار. ئەگەر ئەو $24 ملیۆن سەرف بکرایە بۆ کفری، ئێمەمان توانین کۆمەڵێ مەشاریع کۆمەڵێ پرۆژەی چاکمان لە شاری کفری دروست بکردایە. بۆ نمونە یەک شتت بۆ باسەکەم، دروستکردنی سایلۆیە کە بۆ منتیقەی گەرمیان زۆر زەڕورە بۆ کشتتوکاڵ بۆ فەلاحەکان 17 ملیار دینایەتی ئەچێت. ئێمە $24 ملیۆن سایلۆیەکەکە و 2 سایلۆشمان بۆکە لە منتیقی گەرمیان. ئەمە یەکێکە لە نەعەدالەتەکانی گەرمیان بەڕاستی ئیداری گەرمیان. با یەک معلومەتیش بە جەنابەت بدەم، ئەو نەوتانەی کە هەیە لە ئیدارەی گەرمیان هەر هەمووی سەر بە قەزای کفریە، بەڵام هیچ قەزای کفری سوودمەند نەبووە لەو نەوتێکەوە دەرەکرێت لە قەزای کفری. زۆر باشە کاک چالاک، ئەو بابەتە خزمەت گوزاریانی کە ئێستا ئێوەتانەوەیەوە کەمپینەکەتان لەسەری ڕاگەیاندووە، ئایا لە کەرتی تەندروستیە، لە کەرتی پەروەردەیە، لە کەرتی خزمەت گوزارێکی سەرەتاییەکانی وەک ڕێگەوبان و ئاو و کارەبا و ئەمانەیە بەگشتی چیتان کەمە بۆی کە پێت بۆتان بکەن؟ وەڵای ئەمە هیچمان نییە تا بڵێن کەمە، هەر هیچمان نییە. بەڕاستی قەزایەکی زۆر پەراوێزخراوە، ئێتر نازانین پەراوێزخراوەکەی بە ئەنقەست بووە یا چۆن بووە. من باسی بە یەکێ لەو خاڵانەی کە باسی کەین بەڕاستی مەوزوعی تعلیمی عالیە کە پێویستە کفری ئێستا سەرخاوەنی کۆلێجێکی کشتتوکاڵە، کۆلێجێکی کشتتوکاڵی ئیهمالکراوی بێبایەخ. بەڕاستی ئیدارەی گەرمیان کە زانکۆی گەرمیان شێوازەکەی بەو شێوازەیە لە سێ شۆن لە قانەقین و لە کەلار و لە کفری 3 کۆلێجی کردێتەوە. بەڵام ئەگە داتاکانمان وامان پێڵە داتاکان لە قەزای کفری تەنها بەس کۆلێجێکی کشتتوکاڵی کردێتەوە. ئەم کۆلێجە کشتتوکاڵە نە بینای هەیە، نە مامۆستای هەیە، نە خوێندکاریشی هەیە. داتاکان وامان پێڵێ کە بەڕاستی ئەم کۆلێجە 1 بەشە، ئێستا 7 قوتابی هەیە و ئەم ساڵ 4 قوتابی وەرگیراوە، 4شان بۆی قەرز کردووە لە شۆرێکی ترا. پاشان 2 دکتۆرمان هەیە، 4 ماستەرمان هەیە، 2 ماستەری بەڕاستی گرێبەستە خەڵکی ئێرانن. بەڵام ئەگەر بێتە سەر قەزای کەلار بریتێ لە کۆلێجی پەروەردە کە 16 بەشی هەیە، هەر بەشێک هەزاران قوتابی تیا خوێنرێ. هەر بامان شێوە قەزای خانەقین 2 کۆلێجی بۆ کراوەتەوە، کۆلێجی زانستە مرۆڤایەکان و پاشان کۆلێجی وەرزش کەوا 7 بەشی هەیە بە هەزاران قوتابی تیا خوێنرێت. ئەمە ئەو نەعەدالەتەیە کە بەڕاستی ئیدارەی گەرمیان و من ضمنی ئیدارەی گەرمیان زانکۆی گەرمیان کەوا بەرامبەر شاری کفری هەیەتی. یعنی ئەو زانکۆیە ئەو کۆلێجە لە کفری لە 2013 دامەزراوە، ئێستش بڕۆی نەبینایان هەیە. یعنی هەر کەسێ بڕە سێری ئەو کۆلێجێ بکە بەڕاستی دڵی پێستویە. ئەمە یەکێکە لەو نەعەدالەتیانە، ئەو شتانەیە کە بەڕاستی ئێمە کاری لەسەرەکەین و ئیشی لەسەرەکەین و کەمپینەکەمان یەکێکە بێ لەو بەشانەیەکەوە باسی کەین ئینشاءڵڵا. زۆر باشە کاک چالاک، کەواتە لە دیوەکانی دیکەوە وەکو تەندروستی بابێنە سەرکەرتی تەندروستی تا چەندە خزمەتگوزاری تەندروستی لە قەزای کفری فراهم کراوە بۆ هاوڵاتیان؟ وڵایەوە لە هاوڵاتیان ئەگەر لە هەر مناڵێ بپرسی، لە هەر پیرێژینە بپرسی، لە هەر پەککەوتەیە بپرسی، ئەگە بڕاتە مستەشفای کفری ئەڵێ هیچ نە عیلاجی تایە نە دکتۆری تایە. یعنی بۆ شتێکی زۆر بەسیط ئیحالەتەکەن بۆ کەلار. ئەوە من خۆم لە خۆمان ڕوویدا کە دایکم قاچی تۆزێک ئازاری پێگەشت
دکتۆرەکەی سەری حالەمانی کرد بۆ کەلار یعنی ئەبسەد شت کەمترین شت ئیحالەتەکەن بۆ کەلار ئەوە کەرتی تەندروستیمان داڕوخاوە یعنی داڕماوە بەڵام پێش کەرتی تەندروستی ئەمە خاڵێکی تر کە باسیەکەین انشاءڵڵا مەسەلەی شوێنەوارە دێرینەکان ئێمە وەکو گەرمیان لە هەر بە پێی داتای خۆیان 520 شوێنەواری دێرین هەیە لە منتیقەی گەرمیان زۆربەی شوێنەوارەکان کەوا هەیە لە شاری کفریایە بۆ نمونە من یەک شوێنەوار باسەکەم ئەویش قەیسەرەکەی کفریە کە لە ساڵی 1850 دامەزراوە وەستایەکی کەرکووکی دروستی کردە و پێکاتوە لە 332 دوکان 6 خان مەزدەری تیجارەتی بووە بۆ خەڵکێکی زۆر ئێستا مع الأسف داڕماوە داڕوخاوە و حکومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2012 بڕی 21 میلیارد دیناری تەرخان کرد بۆ نوێژەنکردنەوەی ئەو شوێنە بەڵام تا ئێستا بەردێکی نەخێتە سەربەردێ ئەمە گەورەترین مێژووە بۆ شاری کفری لەو بازارە تەنها 4 دانە هەیە لە عێراقا یەکیان لە شاری کفریە کە شاری کفری کۆنترین شارە لە پێشی کۆیەشە بڕۆ سەری سە کۆیەکە و سێری شاری کفریکە ئێمە کەمپینەکەمان بەڕاستی لەم سەرکەتەرانە هەر هەمووی ئیشی لەسەرەکەین و داکۆکی لە مافەکانی خۆمانەکەین و حەق و مافەکانی خۆمان ئینشاڵڵا وەرەگرینەوە زۆر باشە لە دیوی خزمەت گوزاریەکانی وەکو ئاو کارەبا و ڕێگەوبان لەم دیوە کفری چۆنە کفری تەبەن بۆ معلوماتی جەنابتان لە هەشتاکان چەندین ساڵ یەکەمی هێنا لەسەر ئاستی عێراق لە پاک و تەمیسی لە ڕێگاوبان لە ناوشار ئەمە داتایە لە قسەیەک نییە لە خۆمە بیکەم بەڵام ئێستا وەرن ئێوە خۆتان بە چاوی خۆتان شاری کفی ببینن ناڵێ هیچ نەکراوە چونکە بەڕاستی ئینسان نابێ بێئینساف بێت وإذا قلتم فاعدلوا بەڵام ئەوە نییە ئەو شارە دێرینە ئەو شارە مزەحیە ئەو شارەکەوە چەندین شەهید و قوربانی و ئەنفالی تایە بەڕاستی وەکو پێویست خزمەت نەکراوە بۆیە من داواکەم بەڕاستی لە چاوی زوومی کەناڵەکەتانەوە داواکەم لە کاک فاروق بەڕاستی ئێمە ئەو کەمپینە ڕاگەینین ئینشاڵڵا ئەمشەو بتوانن کۆمەڵە ڕاستەوخۆ لە شاری کفری بکەن وەکو پەیام کە بەڕاستی خەڵک پەیامی زۆرە بیداتە پەیام و لە چاوی پەیامەوە با پەیامەکانی خۆیان بگێنن ئەم شارە زۆر غەدری لێکراوە زۆر مەزلومە زۆر پەراوێز خراوە یعنی بەڕاستی پێویستە کەناڵەکانێکی لەو کەناڵانە کەناڵی پەیام زیاتر بایەخ بدا بە شاری کفری و زوومی خۆی ڕاستەوخۆ بخاتە سەر شاری کفری و گرفت و نەهامەتەکان و ناڕەحەتەکانی ئەم شارە دەرخا بۆ خەڵک و بۆ حکومەت و بۆ لایانی پەیوەندیدار باشە چۆن بووە کە ئەم کەمپینەتان ڕاگەیاندووە و بۆچی ئەم کەمپینە لە دەرەوەی ڕێکخراوە ناحکومیەکانە هاتووەتەوە بۆ منە لایەنێکی سیاسی کەمپینێکی ڕاگەیاندووە ئایا ئەمە وەکو بەرپرسیارەتی خۆتان ئەیگرنە ئەستۆیاوەتەوە خۆتان بە بەرپرسیار دەزانن لەوەی کاوەڕ لە شارەکەتان نەدراوەتەوە و هەڵوێستی لایەنەکانی دیکەش چیە لەسەر کەمپینەکەتان ئێمە هێشتا وەکو ڕسمی کەمپینەکەمان ڕانەگردووە وەکو باسم کرد ئەم شەو ئینشاڵڵا ڕایەگەێنین ئەو دانیشتەی کە هەمانە دانیشتێکی فەرمیە و ڕسمیە لەلایەن کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و نەوەی نوێ کە بە سپاسەوە بەڕاستی ئێمە سپاسیانەکەین هاتن پاڵپشتی ئەو کەمپینەی ئێمە بکەن ئینشاڵڵا کە وەتەمان باسیکەین ئێمە لە سونگەی ئەوەیە کە بەڕاستی ئێمە وەکو موسڵمانێک یعنی پێش هەموو شتێک من لم يهتم بأمر المسلمين فليس منهم هر کەسێک بایەخ و اهتمام نەدا بە ئەمری مسلمانان لەوان نییە ئێمەش الحەمدا شارێکی مسلمانین و ئەم شارە شارێکی مەغدورە لەو سوانگەوە بەڕاستی ئێمە پێویستە هاوکار و هاریکار بین بۆ ئەو برایانەمان کە لە شاری کفریە ئەژێن لە هەموو چین و توێژەکانی شاری کفری ئێمە لەو ڕوانگەوە بەڕاستی حەزمان کرد خزمەتێکی شارەکەمان بکەین و ئێمە بانگەوازەکەمان مانگە زیاترە کوردومانە بەڵام بەداخەوە تا ئەم ساتی کە من قسە لەگەڵی جەنابەتەکەم هیچ حزبێک هیچ ڕێکخراوێک هیچ کەسایەتیەک وەکو ڕەسمی وەکو فەرمی نەهاتووە بەڵام تەنها ئەو دوو حزبە نەبێ ئێمەش ئینشاڵڵا ئەم شەو دانشین و خارتەیەکی تەریق دانین ڕێگەچارە دانین کەوا چی بکەین بۆ شاری کفری کاک چالاگە و حزبانی کە ئێستا پاڵپشتی لە پرۆژەکەتان دەکەن بەداخەوانی ژەر وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان بێپارەنەوە بۆچی هەوڵ نادەن
بە تایبەتی یەکێتی و پارتی بێنە ناو کەمپینەکەتانەوە چکە دەسەڵات ئێستا زیاتر لای ئەوانەیەوە زایدن گۆبزوتنەوەی گۆڕانیش کە پێکێنەرێکی ناو حکوومەتی ئێستا هەرێمی کوردستانە بۆچی ئەمانە نایەنە ناو کەمپینەکەتانەوە کە دوجار خزمەتێکی گشتی خەڵکی کفری خزمەتە بە هەمووان خۆتەنا خزمەت نییە بە لایەنگرەکانی ئەو سێ حزبە ئێستا کە ناو کەمپینەکان. ڕاستەکە ئێمە وەتەمای نیشاڵام شەوکە دانیشتمان کە منتان توانم سەر لە خۆم قسە بکەم ئەگەر ئەو سێلایەنە بڕیاریاندا کەوا لەگەڵ یەکێتی و پارتی و نەوەی نوێ و هەر ڕێکخراوێک و هەر حزبێک و هەر شخصێتێک ئێمە دیاریەکەین بەڕاستی ئەم شەو بۆ دیاریکردنی ئالەتی کاری ئەو کەمپینەیە ئینشاڵڵا ئەم شەو ئێمە ئالەتێکی بتەودانین و ئەگەر گەشتنەوە قەناعەتێکەوە بە پێویستە زانین لەگەڵ یەکێتی و پارتی و گۆڕان و حزبی شیوعی و حسک و کە هەیە لە کفریە هەروە حزبی تورکمانیش هەیە لە کفریە ئێمە ئینشاڵڵا دانیشتنیان لەگەڵ ئاکەین و بۆچوون و ڕای خۆمان سەبارەت بەو کەمپینە پیانەگەین ئینشاڵڵا. زۆر باشە لە ڕابردوودا کفری ناوەندێکی ململانەیە بۆ لە بەتایبەتی لە کاتی هەڵبژاردنەکاندا دەبێتە ململانەیەک بۆ لایەنە سیاسیەکان کێ زۆرترین دەنگی کۆ بکات بۆچی لە دوای هەڵبژاردنەکانیش بەو شێوازە فەرامۆش دەکرێت؟ من سەیرم لێتێ لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بستێ ئەرز کەوا لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستانە شەڕی لەسەراکە شەڕی مان و نەمان بەڵام کفریەک کەوا لە یەکەم ڕۆژۆ ملی کەس نەکردە بۆ نظامی بەعس و خۆتان باشە زانن لە خەتی 36 بووە کفریە وایە وەکو دووزی لێ باتە بەڵام لەبەر قارەمانی و لێبڕاوانی شاری کفری و مەسولانی شاری کفری و کاتە بەڕاستی قارەمانە ناتوانیان دیفاع لە شارەکە بکەن و شارەکە نەکردە دەستی بەعس وەکو دووزی لێبێ بەڵام سەیرم لێتە ینی تۆ بۆ داکۆکی لە بستێکی شوێنەکانی ترێکی کە حەقە ڕەوایەکەوە دیفاعی لێ بکە بەڵام تۆ شارێک لەژێ دەستە شارێکە مێژوویەکی دێرینی هەیە شارێکە خەباتی کردووە قوربانی داوە تەنانەت گەڕێکێکمانەیە بە ناوی ئەنفالۆ یعنی تێناگەم چی هۆکاری هەیەکەوە ئێمە تا ئێستا بەڕاستی ناشزانین یعنی ئەگە بڕۆی لە عامی خەڵکە پرسی لە کفریە ئەڵێ نازانم سەر بە دیالەم سەر بە سلێمانیم سەر بە کەرکووکم یعنی ئێمە بەڕاستی تا ئێستش خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە یەکلا نەکردوتەوە سەر بە هەرێمین بەڕەسمی یا سەر بە دیالین یعنی ئەوە گرفتێکی زۆر گەورەیە کۆمەڵی کێشەمان هەیە بەڕاستی تا ئێستش ماوە لەبەرەوە وەکو باست کرد جەنابەت بەڵێ لە کاتی هەڵبژاردن و لە کاتی بانگەوازی هەڵبژاردنوانە وعد و عودی زۆرە دەن بە شارەکە بەڵام کە تەواو بوو کۆتایی پێهات بەڕاستی وەکو حبری سەر وەرەقا مێنێت و هیچ ئیشی و کارێ ناکەن بۆ شاری کفری. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز چالاک سعید بەرپرسی ئەنجومەنی کفری کۆمەڵی ئیسلامی و یەکێک لە سەرپەرشتیارانی کەمپینی ئاوردانەوە لە کفری سپاس بۆ بەڕێزتان بە ئومێدی جێبەجێکردنی تەواوی داوا و خواستە ڕەواکانتان لە قەزای کفری خۆشەویست.